سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی درێژەی بەرنامەکانی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا واتە 25 خەرمانان ساڵ وەگەڕی دومین ساڵی شۆڕشی ژینا کە لە کوردستانی شۆڕژگێڕەوە دەستی پێکرد. ڕۆژی یەکشەمە 25 خەرمانان خەڵکی تێکۆشەری کوردستان بەدەم بانگەوازی بنەماڵەی دادخوازان حەزب و لایەنە سیاسی و مەدەنیەکانەوە چوون و وێڕای هەڕەشە و گوشارەکانی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە شارەکانی سنا، پیرانشار، سەقز، مەهاباد، بۆکان، نەغەدە، دیواندەرە، کرماشان، مەریوان مانیان گرت. بەپێی ئەو هەواڵانە سەرەتاییەکان کە بڵاو کرایەوە بە دوای بانگەوازی مانگرتن زۆربەی شارەکانی کوردستانی سەربەرز بەم مانگرتنە پەیوەست بوون. بەم جۆرە خەڵکی شۆڕژگێڕی کوردستان جارێکی تر بە هاودەنگی و هاوپشتی لاپەڕەیەکی دیکەیان لە مێژووی خەبات و خۆڕاگری دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی تۆمار کرد. ئەمڕۆ یەکشەمە 25 خەرمانان خەڵکی شارەکانی کوردستان بۆ درێژەدان بە خەباتی خۆیان، بۆ سەلماندنی مافەڕەواکانی خۆیان، بۆ ژن، بۆ ژیان، بۆ ئازادی، بۆ ڕێزگرتن لە یادی ژینا و هەموو گیان بەختکردوانی بزوتنەوەی ژینا هاتنە دەنگ و لە هەڵمەتێکی بوێرانەدا مانیان کرد. بە بانگرتنی ڕۆژی یەکشەمە کوردستان جارێکی تر پێشەنگی خۆی لە بزوتنەوەی ژینا، سەربەرزی خۆی لە خۆڕاگری، هاوپشتی و هاودەنگی خۆی دژ بە سەرکوتی کۆماری ئیسلامی هێنایە سەرشانەوە. بینەرانی عەزیز، بۆ باسی زیاتر و هەڵسەنگاندن لەسەر مانگرتنی ئەمڕۆی شارەکانی کوردستان داوامان لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە بێت و قسە و باسێکمان بۆ بکات. هاوڕێ حەسەنم کاتستان باش، سپاس بۆ ئامادەبوونت دووبارە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم کاتەیە و هاوکارانتان باش، سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتانم. زۆر سپاس کاک حەسەن. هەروەکو لە پێشەکیەکە ئاماژەم پێکرد ئەمڕۆ کوردستان یەکپارچە جارێکی تر بەڵگەیەکی زێڕێنی لە مێژووی خۆی تۆمار کرد و جواوی حزب و لایەنە سیاسیەکان بە مانگرتنی گشتیان داوە. هەڵسەنگاندنتان لەم مانگرتنە چییە؟ من سەرەتا ئەم سەرکەوتنە کە یەکێکی کە لە لاپەڕە زێڕینەکانی شۆڕشی خەڵکی کوردستان دەبێت بۆ ئێستا و بۆ داهاتوو بۆ خەباتی هاوبەشمان پیرۆزبایی دەکەم لە هەموو خەڵکی کوردستان لە بنەماڵەی گیانبەخت کردووان لەو تێکۆشەر و هەڵسوڕاوانەی کۆمەڵە و هەروەها لایەنە سیاسیەکانی تریش کە لە ناوخۆی وڵات لەگەڵ تێکۆشەرانێک کە سربەخۆش بن کاریان کرد لە شەوڕۆژیان ناسەری یەک ماندوو بوون و ئەو مانگرتنیان بە سەرنجام گەیاند. ئەوەی ڕاستی بێت باسکردن لە هەڵسەنگاندنی ئەم مانگرتنی ئەمڕۆکە من لام وایە پێویستە لە چاوی دوژمنەکەمانەوە چاوی لێ بکەین. جمهوری ئیسلامی بەکردەوەی خۆی هەڵسەنگاندنێکی بۆ مانگرتنی ئەمڕۆکە کرد. هەر لە دوێنێەوە لە بواری ئەوانفریوی و فێڵ و تەڵەکە کە لە بەرنمەکەی پێشودا باسمان کرد لەوەی کە خەڵک بەرن بە ناوی فستیواڵیان هەیە، لەوەی کە دەفلێدان و ئەوانە لە شاری خۆڕاگری سنە لە 4-5 ئێوارەی ئەمڕۆکەوە ڕێبخەن کە هەمووی ئەمانە لەگەڵ شکست بەرەو ڕووبوونەوە هەتاکوونێ هەڕەشە و گوڕەشە و ترساندن و ئەگەر دوکانەکانتان دانەخەن پلۆمپیان دەکەین، ئەگەر دوکانەکانتان داخرابێت پلۆمپیان دەکەین، ڕەنگیان لێ دەدەین و نایڵین دووبارە بستنەوە سەرکار. هەتاکوونێ هەڕەشە لەو کارمەندانەی کە کاری ئیداری و دەوڵەتی دەکەن و ئەو کارگا و کارخانە و شوێنانەی کە کرێکاران کاری تێدا دەکەن وەحشەتی جمهوری ئیسلامیمان لە هەمووی ئەوانەیە بۆ دەرکەوت. لە دوێنێکەوە دوای ئەو بانگەوازەی کە بنەماڵەی ژینا ژنیای جوانەمەرگ لە شاری سەقز کردیان کە خەڵک بێن بێ کۆچینە سەر گۆڕستانی ژینا و لە ئاوایی ئایچی، هەر دوێنێکە سەدی ئاوی سەدی چراغۆیسیان بەردایەوە دەوروبەری گۆڕستانی ئارامگای ئایچیان هەر لە بەیانی ئەمڕۆکەوە داگیر کرد، هێزی چەکداریان لێدانە، زرێپۆش و سلاحی تەنانەت نیوە قورس و کەرەستەهای شەڕیان لەوێدانا لەگەڵ خەڵکێکی بێچەک و بەڵام خەڵکێکی یەکگرت و نیشانیاندا کە جمهوری ئیسلامی چەندە دەترسێ.
لە شارەکانی دیکەوە هێزیان هێنا ناو شارەکانی کوردستان هەردوێنێک کە بەدەیان مینوبوس و ئۆتوبوس ژنانی ڕەشپۆشی لە هەمەدان و شوێنەکانی دیکەوە هێنا و ڕژانیان لە ناو شاری سنە و مانۆڕیان پێدان بۆ ئەوەی کە خەڵکی تێکۆشەری ئەو شارە وەحشەت زەدە بکەن لەوەی ئەگەر ئێوە دوکان و بازارەکانتان داخن ئێمە قەرەباڵقی شار دێڵینەوە بۆی ئەگەر سیمای دوژمنەکەمان چاو لێ بکەین لە سیمای ئەو دوژمنەدا ئێمە سەرکەوتنی ئەو مانگرتنە بەدی دەکەین ئەگەر لە هێندێک لە شارەکان کەمتر بەشدار بوون ئەگەر لە مەواردێکی شابوو بێت بەشداریەکە کەم بوو بێت بەڕاستی ئەوە لەوە نییە کە خەڵک دڵیان لە لای مانگرتووان و لە بەسەرنجامگەیاندنی ئەم خەباتە نەبوو بێت بەڵکو هۆکارەکەی بۆ ئەو فەزا نظامیە دەگەڕێتەوە بۆ ئەو ترس و خۆفە دەگەڕێتەوە و هەروەها کەسانی دوو دڵیش بوون کە باشە مانگرتن چی دەکا بەکوێمان دەگەیەنێ بەڵام سەرڕای ئەوە گەورە شارەکانی کوردستان سنە بە تایبەت سەقز مەهاباد بۆکان دیواندەرە پیرانشار زۆر جێگا و شوێنی دیکە نیشانیاندا کە مانگرتن سنەتێکی شۆڕژگێڕانەیە سنەتێکی یەکگرتوانەیە و شێوەیەکە لە یەکێکە لە شێوەکانی خەبات لەگەڵ جمهوری ئیسلامی کە یەکگرتووی ئێمە نمایش دەدات لە بەرابەر ئەو دەوڵەتە دڵڕەق و بێڕەحم و سەرکوتکەرەدا بۆیە بە باوەڕی من ئەو بانگەوازە لە جێگای خۆی بوو ئەو بانگەوازە جوابی خۆی وەرگرتەوە و خەڵکی کوردستان بەو مانگرتنەی ئەمڕۆکەشیان بۆ جارێکی دیکە لە ماوەی 2 ساڵدا بە 5-6 دانە مانگرتنی یەکگرتوانە لە تولی 2 ساڵدا نیشانیاندا کە کوردستان کەڵپەی ئاگرە جمهوری ئیسلامی لە واقعدا لەسەر ئاگرێک خەریکە دەسەڵاتی خۆی بەڕێوە دەبا کە وەکو خۆڵەمێشێک وایە هەر کاتێک ئەو باەیە کە بای بزوتنەوەی ژن ژیان ئازادیە لێ بدات ئەو خۆڵەمێشە لا دەداوە ئەو ئاگرە بڵێسە دەسێنێ و کۆماری ئیسلامیش باش ئەوە دەزانێ و باش دەزانن کە ئەوان لەسەر دەریایەک لە نفرەت لە بێزاری لە ڕق لە پین و تووڕەیی ئەو خەڵکە دەسەڵاتی خۆیان دەبەنە پێشەوە باوەڕی من مانگرتنی ئەو ڕۆکەش لە مێژووی خەڵکی کوردستانە تۆمار دەکرێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن هەڵسەنگاندنی ئێوە لە سەر ئەم مانگرتنە چیەوە دەتوانێت چه پەیامێکی هەم بۆ خەڵکی کوردستان و هەم بۆ کۆماری ئیسلامی خۆی بێت؟ من بەشی هەڵسەنگاندنەکەم عرضکردن کە پێم وابێ مانگرتنێکی سەرکەوتوو بوو سەرڕای ئەوەی کە هێزی زۆر و زەبەندی جمهوری ئیسلامی و هەڕەشە و کوشتن و بڕین و ئەوانیان هێنا ئاراوە مانۆڕیاندا لە شارەکانەوە وتم لە ناوچاوی دوژمنەکەمانەوە دەبێت تاکتیکەکان و هەڵسەنگاندنی هەڵوێستەکانی خۆمان ببینینەوە هەڵسەنگاندنی بۆ بکەین جیا لەوەی کە واقعیەتەکان چیمان پێدەڵێن لە ماوەی ئەو یەک ڕۆژەدا ئەوە بە ڕۆشنی ئەوە نیشان دەدات کە ئەم مانگرتنێکی سەرکەوتوانە بوو و بۆ ئێستا و دوا ڕۆژ من پێم وابێ هەر هەنگاوێکە لە دڵی خەباتی جەماوەریدا سەرکەوتن بەدەستدێنێت بەردێک لەسەر بەردێکدا دەنێت هەنگاوێک بەرەو سەرکەوتن نزیکمان دەکاتەوە هەنگاوێکی زیاتر دەمان باتە پێشەوە بە باوەڕی من ئەو مانگرتنەی ئەو ڕۆکە ڕۆحی هاوکاری ڕۆحی تەبایی ڕۆحی زاڵبوون بەسەر سستی و ناکارامەیی و ڕێگاچارەهایەکی کە تەرەفدارانی کۆماری ئیسلامی و لایەنگرانی بەرەی ئیسلاحات و لیبراڵەکان و ئەوانە دەیخەنە پێشپای خەڵک کە هیوایان ببێت بە پزیشیان کە ئومێدیان ببێت کە ئەوە بە کوردی لە جێگایەکە قسەی کردووە و زمانی کوردی و تورکی و فارسی بەکاردێنێ ئەوانە دەکا بە بەڵقی سەر ئاو و نیشانی دەدات کە خەڵکی شۆڕژگێر خەڵکی خەباتکار خەڵکی ئومێدەوار بە ئاڵوگۆڕ ناتوانن لە ناو سیستمی دەستگایەکی سەرکوتکەرە هیوایان بە ئاڵوگۆڕ ببێ و ناتوان لە ناو ئەو سیستمەدا ڕێگاچارە بدۆزنەوە بەڵکو ڕێگاچارە لە شەقامایە ڕێگاچارە لە یەکگرتوویە ڕێگاچارە لە ڕێگا خەباتێکی دڵسۆزانەی شۆڕژگێڕانەی جەماوەریە کە ئەتوانێت ئەوانە بەدەستبێنێ بۆیە ئەم مانگرتنەی ئەمڕۆکە بەڕێی من وەکو باقی ئەو خەباتی کە کردومانە و نەتیجەی بووە خەڵکی کوردستان لە ئاستی ئێراندا ئوستانە جۆرا و جۆرەکانی لە ئاستی ناوچەکەدا و لە ئاستی جیهاندا
جارێکی کە مەترح بووەوە مەترحی دەکات و خەڵک بەڕێز و حرمەتەوە چاو لەو کەسانە دەکەن کە ئەمانگرتیان چووە ڕێخست چ بە سەرنجامیان گەیان و معلومە خۆ لەم شرایەتی بێنانی و ئاوی و گرانی و هەژاریە کە لە کۆمەلگای ئێرانە هەیە لەو بحرانە قوڵە اقتصادیەی کە جمهوری ئیسلامی بەسەر ئەو کۆمەلگای داسەپاندووە خەڵک نانی ئەمڕۆکەیان لە گرێوی کارکردنی بەیانیاندایە ئەو کەسانەی کە دوکانیان داخستووە بازاڕیان داخستووە ناوەندە کارگا و سەنعەتی و ئەوانەی کە کاریان تێدا کردو ئەوانەیان داخستووە ئیدارەیان داخستووە هەمووی ئەوانە لەواقعدا لە دەم ماڵ و منداڵەکەی خۆیانیان گێڕاوەتەوە بەڵام لەو لاوە چیان بەدەستێنا و خۆشەویستیان لە ناو دڵی خەڵکی کوردستان و لە ناو خەڵکی دیکە دروست کردووە احترامیان دروست کرد جارێکی دیکە نیشانیاندا کە کوردستان ئەو ناوچەیەیە ئەو مەڵبەندەیە کە سەری تەسلیم دانانەوێنێت کوردستان ئەو شوێنەیە کە دەبێت دەرسی لێ فێربی دەبێت ئەزمموی لێ فێربی دەبێت لێ فێربین یەکگرتووی لێ فێربی جارێکی دیکە دروشمی ژن ژیان ئازادی جارێکی دیکە کوردستان تاکیدی لەسەر کردەوە هەتاکوونێ بە سەرنجام گەیاندنی ئەو دروشمە هەر کەماکان لە سەحنەی خەبات و مبارزەدایە بەڵام مبارزەکردن لەگەڵ دیکتاتۆریەکی وەکو جمهوری ئیسلامی لە کاناڵها و ڕێگاهای جۆرا و جۆرەوە تێپەڕ دەبێ مانگرتن یەکێ لە باشترینی ئەو ڕێگایانەیە مانگرتن ئینفعال و لە ماڵەوە دانیشتن و دەست لەسەر دەستدانەنان نییە مانگرتن تێک هەڵپێکانی هەڵقەهای خۆشەویستی هەڵقەهای خەباتکارانە هەڵقەهای ڕێگا چارەی تربینینەوە بۆ کۆتایی هێنان بەوستەم و بێعەداڵەتیانەیە کە لە سەرشانیانە بۆ یەکانێ ئەممانگرتنە دەرس و ئەزمموی زۆری تێدایە لە عینی حاڵە خاڵە لاوازەکانیشی دەبێ هاوکات ببینین کە بێگومان ئەو بەشانەی کە بەشایکی کەم کە بەشداریان نەکردووە و ترسان ئەوە دەبێ وە بیر بێنینەوە هەر سبحەینە و دوو سبحەی دەبینەوە کە هیچ ناقەومێ بەغەیر ئەوەی کە ئەوانەی کە لە مانگرتنەکەدا بوون ئەحساسی غرورەکەن ئەوانەی کە نەبوون لەو غرورەیە بەشدار نین دەبێ سەرکۆنیان بکەین دەبێ ڕەخنەیان لێ بگرین دەبێ پیان بڵێن جارێکی کە ئێوەش بەشدار بن لەگەڵ هاو دوکانیەکەی خۆت لەگەڵ کارمەندەکەی پەنای دەستی خۆت لەگەڵ هاوگەڕەکەکەی خۆت و ئەوە ئەرکی سەرشانی هەموو لایەکە بۆ یەکانێ من پێم وابێ ئەو دەرس و ئەزمونانەشی تێدایەوە جنبشی کوردستانی معتەبەرتر کرد لە ناوچەکەیشدا لەو دی و سنوورەکانەوە بۆ کەسانێک کە پیان وابێ مەسەلەن حیزب و ڕێکخراوە سیاسیەکان جێگە و پێگەیەکیان نییە بە مەیلی خۆیان دەتوانن بە چارە نووسیان کایە بکەن یا کەسانێکی کە لە دەروی وڵات دانیشت بێتون و باو بالۆرەی تەسلیم و ئەوە چی بەسەر ئەم لایەن و ئەو لایەن هات دەبێ بزان ئەو لایەنانەی کە ساڵهایە ماونەتەوە لە ناو خەڵکی کوردستانە چ بە ڕێکخراوەکانی خۆیان لە ناو خەڵکی کوردستانە چ بەهێزیان لە سنوورەکانە ئاویان هەز نەکردوێتەوە بەردیان لەسەر بەرداناوە ئەم ڕۆژانەیان دروست کردووە ئەو کە ئەو مانگرتنانەی تێدا بەدی دێت و ئەوانە بێگانن بەو تاریخ ئەوانە ناتوانن دەرکی ئەو وەزیەتە و ئەو تایبەتمەندی و ئەو فداکاریە بکەن ئەو کەسانەی کە دێن و فداکاری بە هەزاران ئینسان لە ئەم دی و سنوورەکانەوە تحقیرەکەن خۆیان تحقیر کراون خۆیان کارێکیان پێ نەکراوە بۆ یەکان لە چاو خۆیانەوە بۆ یەکانی ئەوڕۆکە بەنەوەیەک هاودەنگ لەگەڵ جمهوری ئیسلامی دێن و لۆمەی حیزب و لایەنە سیاسیەکانەکەن کە لێرە کۆڵیان نەداوە کۆڵیش نادێ و بە تایبەت ئێمە کۆڵیش نادێن لەو وەزیەتەدا بۆیە من لام وایە ئەوە دەستکەوتی بە نرخی هەیە بۆ دوا ڕۆژمان بۆ خەباتمان بۆ مبارزەمان ئەوە جارێکی کە پەیوەندی خەڵکی کوردستانی لەگەڵ یەکتری بەهێز کرد پەیوەندی حیزبە سیاسیەکانی لەگەڵ خەڵکی کوردستان بەهێز کرد پەیوەندی بزوتنەوەی شۆڕەژگێڕانەی کوردستانی لەگەڵ بزوتنەوەی سەرتاسەری ئێران بەهێز کرد سۆز و هاودەنگی خەڵکی ناوچەکەی جارێکی دیکە بۆ لای خەڵکی کوردستان ڕاکێشایەوە و نیشانیانداوە پێیان سەلماندن کە کوردستان ناوەندی کۆڵنەدانە ناوەندی تەسلیمبوون نییە حتا ئەگەر حیزبە سیاسیەکانیش نەمێنن حتا ئەگەر بە نەفەریشیان نەمێنێ هەمووشیان نەبین چن ئەو خەڵکە جارێکی دیکە حیزب دروست دەکاتەوە ڕێکخراو دروستەکات سنەتەکانی هەیە ئەدەبیاتەکەی هەیە و هەمووی ئەوانە ئەوەیان نیشاندا بە ئێمە هەر بۆ یەکانێشە من پێم وابێ ئەوە ئەو ئەزمونەیە و ئەو دەرسانەیە و ئەو پەیوەندیە بەهێزەی لە ئاستی کوردستان لە ئاستی ئێران لە ئاستی ناوچەکەەوە لە ئاستی جیهانی شار ئەو
خەباتەی کە دوێنێکە لە دەرەوەی وڵات کرا بۆ ئومێدەواری بە خەباتی ئەمڕۆکە بوو کە بەشی زۆری ئەو تێکۆشەرانە دەیانزانی کە ئەوڕۆکە لە شارەکانی کوردستان مانگرتن دەبێ لە 17 وڵات ئەوانی شات لەسەر شەقامەکان تەنانەت ناوەندەکانی ڕاگەیاندن لە وڵاتەکانی خۆیان میدیا فارسیەکان ئەگەر چی زۆر بە کەمیز بەشێکیان دڵیان لای جمهوری ئیسلامیە بەڵام لە شوێنەکانی کە ئەوانە منعکس بووەوە ئەو ئینعکاسی ئەو خەباتەیە ئەو جۆش و خۆشەیە ئەگەر لە شەقامەکانی ئوروپا و کانەدا و ئوسترالیا و ئەمریکا ئەوانە دێنە سەر گروتینی ئەو خەبات و ناڕزایەتیانەیە کە لە ناوخۆی کوردستانە هەیە. بەڵای زۆر سپاس کاک حەسان، بینەرێکمان پەیامێکی ناردووە هەر لە ڕاستای ئەو قسانەی ئێوەیە سپاسی کردووە لە بەرنامەکەمان و پرسیاری کردووە کاک حەسەن کاریگەری ئەم شۆڕشە ئەم مانگرتنە لەسەر شۆڕشی ژینە و ئەوەی کە حزبەکان یەکگرتوانە نەیانتوانی بانگەوازێکی هاوبەش بن ئەتوانێت چه پەیامێکی بێ بۆیان؟ دەزانی من دوێنێکەش باسم کرد ئەوەی کە نەیانتوانی پەیامی هاوبەشیان بێ باوەڕی من نابێ زۆر لەسەر ئەوە بکەین بە زەعفێکی گەورە، بەڵام ئەوەی کە تقریبەن هەموو حزبەکان بەشداریان کرد ئەوە نقطە قووەت بوو، ئەوە باش بوو. کەسێک نەیکردایەت یا کەسێک مەسەلەن مانگرتنی 84مان لە بیرە کۆمەڵە بە تەنیا خۆی بانگەوازی کرد لایەن بوو کە ڕاگەیاندنی داوتی ئەو بانگەوازە بانگەوازی کۆمەڵە نیە بەشداری مەکەن، لایەنی تر بەشداری نەکردێدا، بەڵام قەیناکە بە هەر کەسێ بە ئەدەبیاتی خۆی ئەوە تێکرار نەبوو ئەو سەفەرەکانی تریش بۆیە ئەوە ئەزمونە ئەوە دەرسە کە وەریان گر لەو شێوە کارە بۆ یەکانی بە باوەڕی من خوب تەقان ئەگەر جاری وا هەیە کۆدەنگی ببێ باشترە. خەڵک ئەم لە پەیامەکانی دوێنێشەوە لە قسە و باسەکانە دەوترا کە بۆچی یەکگرتوو نابن، بۆچی پەیامی هاوبەشتان نەبوو، بۆ ڕاگەیاندنی هاوبەشتان نەبوو، خوب ئەوە زافێک بۆ بە معنایەک، بەڵام بە باوەڕی من ئەوە زافێکی هێندە مهم نییە کە هەموو جارێک بیڵێنەوە بە دەلیلی ئەوەی کە هەرەوەی کار حیزبێک کات بە ئەدەبیاتی خۆیەوە ڕاگەیاندنی خۆیدا قسەی خۆی کرد. تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەو دوو ڕۆژەدا نەتەنیا لە هەڵسوڕاوان و فعالینی خۆی بەدەیان هەڵسوڕاوی ناسراوی لە کوردستانە هێنا مساحبەی لەگەڵکردن قسەی لەگەڵ هەر کام ئەرزیابییکە خۆ ئێمە قەرار نییە هەمومان یەک ئەرزیابیمان بێ، یەک هەڵسەنگاندنمان بێ، یەک بەرنامەمان ببێ. خب ئەوە بەڵام کە کۆدەنگی دروست بوو لەسەر خودی مانگرتنەکە ئەوە حرەکەتێکی گەورە بوو. بە نەزەری من ئەو پەیامانەیش کە هاتن بۆ زۆرێک لە لایەنەکان ئەو قسەشی تێدا بوو کە بلاخەرە بەهێز لە یەکگرتوویدایە. ئێمە حەولمان بۆ داوە بۆ ئەوەی کە عەلاڕەغمی هەموو ئەو جیاوازیانەی کە ئەرزم کردن فکری سیاسی بەرنامەیی استراتێژی، بەڵام بە هەمووی ئەوانەوە پێمان باش بوو کە ئەو کۆدەنجیە ببێ، بەڵام کە نەبووە زۆر شتێکی عەجایب نەقەوماوە. بەڵام لایەنەکانی کەش هەر کەسێک لە جێگای خۆیەوە لە لای خۆیەوە حولی داوە بۆ بە سەرنجامگەاندنی ئەو خەباتە. تەسیری لەسەر شۆڕشی ژیناچی دەبێ بە نەزەری من ئەو مانگرتنە لە واقعدا پەیامی درێژەی شۆڕشی ژینایە. تەسیرەکەی ئەوەیە کە شۆڕشی ژینا زیندووە، شۆڕشی ژینا لە ئەشکالی جۆرا و جۆریا زیندووە. هەر ئەو ڕۆکە مەسەلەن جیالەوەی لە چەندینی شوێن لە شارێکی وەکو کرماشان مانگرتن بووە، بەڵام لە کات لە پەنای ئەوەشدا مەجموعەیەکی زۆر لە کارمەند و لە بازنشستە و لە کەسانێکە نانیان لە دەست جمهوری ئیسلامیدایە ئەوانی چوونەتە بەر ئیدارەکان و بەر شوێنەکان و مانگرتن و ئەترازیان کردووە، پلاکارتیان بەرز کردوێتەوە. هەمووی ئەوانە ئەو گڕوتینە لە شۆڕشی ژیناوە دەبێ ببینین. ئەو کەسانەی کە لە بەر دانیشگای تارانە بە جۆرێک دەنگی ئەترازیان بەرز کردوێتەوە، ئەو کەسانەی کە لە شوێنەکانی دیکەدا چوونەتە سەر گۆڕی گیان بەخت کردووەکان، ئەوانە ئەشکالی جۆرا و جۆری زیندوبوونی ئەو شۆڕشیان نیشانداوە. ئەوانەی کە هاودەردیان کردووە لەگەڵ بنەماڵەی گیان بەخت کردوانی شۆڕشی ژینە، هەمووی ئەوانە نیشانیانداوە کە ئەو شۆڕشە درێژەی هەیە. بۆیە لە ئێستا بەولاوە ساڵڕۆژی گیان بەختکردووەکان دەست پێ دەکات. داوای ئێمە ئەوەیە، داوای من ئەوەیە کە لە خەڵکی کوردستان ئەو بنەماڵانەی کە سبحەینێ ساڵڕۆژی گیان بەختکردنی فڵان جوان و تێکۆشەرمان لە بۆکانە، لە ورمەیە، لە کامیارانە، لە سنەیە، لە مەهاباتە، لە سەقز، لە هەر کام لە شارەکان مەریوانە بە دەمیانەوە بچین، با بە تەنیا نستە سەر گۆڕی عزیزەکانیان،
بە دەیان و سەدان چەپکە گوڵ بەرین لەوێ داینێن ئەوە درێژەی شۆڕشی ژینایە. شۆڕشی ژینا لە عشکالی جۆرا و جۆریدا لە مانگرتنەوە لە ئەترازەوە هەر ئەوەی کە دوێنێ داوایان کرد ئەم شەو لەسەر شەقامەکان زیندوو لەسەر بانەکان دینە سەر بانەکان و هاوار دەکەین کە بژی شۆڕشی ژینا و بژی ژن ژیان ئازادی و کارێکی باشە ئەوانە ڕنگدانەوەی دەبێت ئەوانە تەسیری دەبێت وەیە ملام وایە خودی ئەو مانگرتنە پەیامێکیشە بۆ درێژەدانی شۆڕشی ژینە بۆ زیندووبوونی شۆڕشی ژینە و لە ئەشکالی دیکەیدا بە هەر نیسبەتێک کە توانمان جەرفیەتمان لە بەرابەری ئەو ڕژیمە ڕندە و زاڵمەدا هەیە دەبێت زیندووبوونی ئەو شۆڕشی تێدا نیشان بدەین. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن وەکو خۆشتان ئاگادارن ئەم ڕۆژە هەوڵەکان بڵاوکرایەوە بنەماڵەی ژینا ئامینی کە ویستیان بچنە سەر گۆڕی ژینا لەلایەن کۆماری ئیسلامیەوە حەسری خانگی کران بە پێی هەواڵانەی کە بڵاوکرایەوە. پێتان وایە بۆ کۆماری ئیسلامی ئەوەندە نگەرانە لەوەی کە بنەماڵەیەک بڕێتە سەر گۆڕی کچەکەی؟ ئەو نیگەرانیە دیارە ئەوان شۆڕشی ژینا لەکو لە ناوەکەی دیارە بە گیانبەختکردنی ژینا و لەسەر گۆڕستانی ئایچی لە واقعدا چەخماخەکەی لێدرا. بەڵام ئەو نیگەرانیە تایبەتیە کە لە دادەموژگان و کاکە ئەمجد هەیەە بە خااتری ئەوەیە کە ئەوان لە واقعدا ناوەکەیشیان وەکو ناوی زۆر یەک لە گیانبەختکردوانی خانەوادی جیهانی بووەتەوە ئێرانی بووەتەوە خەڵک ڕێزیان لێگرن. ئەوان نیگەران بوون بە چوونی ئەوان بۆ سەر گۆڕی ژینە بە سەدان و هەزاران و دەیان هەزار کەس دەگەڵ ئەوان دەجوڵان دەچوون بۆ ئەو گۆڕستانە بۆ ئەو ئارامستانە و دەیانزانی کە لێ بۆیان کنترۆل ناکرێت دەیانزانی ڕووداوی 2 ساڵ لەوە پێشی ئەم کاتانە تێکرار دەبێتەوە کە خەڵک چۆن ڕژانە سەر هاتنە ئارامستانی ئایچی و چۆن ڕێزیان لە ژیناگرت چۆن چەندانە هەڵسوڕاوی دڵسۆز و کۆڵنەدەری کە لە سیاچاڵەکانی شواتبوونە دەرەوە قسەیان کرد سخۆنڕانیان کرد پەیامیان گەیان و جرەقەی شۆڕشی ژینایان لێدا. جمهوری ئیسلامی نیگەران بوو کە جارێکی دیکە ئەو ئاگرا دیسان بڵێسە بسێنێ بە خااتری ئەوە بەڵام بە حەسری خانەگیکردنی دادەموژگان و کاکە ئەمجدیش ئەوان لە واقعدا سۆزی خەڵکیان بۆ لای ئەوان زیاتر کرد دڵسۆزی خەڵکیان بۆ لای ئەوان زیاتر ڕاکێشە ئاعتبار و احترام و شخصیت و کەسایەتی ئەوان و بە سەدان خانەوادەی دیکە نەکرد ئەوانی شۆڕشی ژینە. ئێمە لە بیرمانە کە لە ساڵەکانی ئەنگوستە چاوی دەهەی 60دا وەختی زیندانیەک ئەدام دەکرا وەختی پێشمەرگەیەک گیانی بەخت دەکرد ئەودەم تەلەڤیزیۆن نەبوو ڕادیۆی کۆمەڵە دەیخوێندەوە بە سەدان کەس لە شاری سنە عەکسی ڕۆڵەکانیان فەوری دەخستە ژێر چارشێوەکانیانەوە دەچوون و لەو ماڵانە مەراسمیان دەگرت. چەندە و خانەوادانە خۆشەویستن هەر ئەو ڕۆکە دایکێکی 80 ساڵ تەمەن باوکێکی 80 ساڵ تەمەن لە شارەکانی کوردستانە فەوت دەکات بەهۆی تەمەنەوە نەخۆشیەوە هەرچیەکەوە بزان چەندێ خەڵک بە احترامەوە چاویان لێ دەکەن بەڵام بۆ خەڵکی عادی دیکە ممکنە دەوروبەرەکەی و ئەوانە بێت. بۆی ئەمڕۆ کە پڕجۆش و خۆشترین مەراسمەکان پڕجۆش و خۆشترین ڕێزگرتنەکان لەو کەسانە ناگیرێت کە لە زۆر جێگایە پوڵیان هەیە و دەوڵەمەندن و خەڵک قەرزارە پێیان یا هەرچیەک دەبێ بچن و چاویان بە ناوچاوی نەوە و نەتیجەکانی و ئەولادەکانی بکەوێت بەڵکو بوو لەو کەسانە دەگیرێت کە لە واقعدا فداکاریان بۆ جنبشە کردووە کوڕکچیان لە دەستداوە دایک و بابیان برا و خوشکیان خەڵک ڕێز دەوانە دەگرێت. ئەمە سەرمایەکی گەورەی ئینسانیە سەرمایەکی گەورەی ئیجتماعی و خەباتکارانە و مبارزاتیە کە جنبشی کوردستان هەر لە ساڵەکانی 58ەوە تا ئێستا بەدەستی هێناوە. بۆ یەکانێک کاک ئەمجد و دادەموژگان و سەدان بنەماڵەی تر لە بۆکان و کامیارانەوە هەتا دەچێتەوە شوێنەکانی دیکە کە عەزیزانیان لەو خەباتەدا لە دەستداوە ئەوانە خۆشەویستی خەڵکن ئەوانە گلێنەی چاوی ئەو شۆڕشن و ڕێزیان لێ دەگیرێت. ئەو حرەکەتانەیش کە دەکرێت دایکانی شۆڕش دایکانی بزوتنەوەی ژینە دایکانی خاوەران دایکانی گیانبەختکردوانی ئەعدامەکانی ساڵی 60 و ساڵی 67 ئەمانە ئەو کەسانن کە تاجی سەری ئەو خەڵکن خۆشەویستی ئەو خەڵکن و ئەوانە خۆیان ئەمڕۆ کە بوون بە ڕاهێڵەیەک بوون بە شەبەکەهایەکی یەکگرتوویی لە ناو کۆمەلگای کوردستان و ئێرانە کە ئەوان بەو ئاستەی کە حزوریان هەیە خەڵکی دیکە لە دەوری خۆیان کۆ دەکەنەوە. بۆی کانێ بەشێکی ئەوەیە کە جمهوری ئیسلامی لەوان دەترسێ ئەوان لە واقعدا ئەو
شاهنگەن کە لە ناو بینەکەدان کە هەنگەکانی دیکە بە دەوریانەوە کۆ دەبێتەوە لیان دەترسن وحشەتیان هەیەیان بۆیکانی ئەو حەسری خانەجی کەسانی ئاوایش لەواقعدا ترس و خۆف لە مەحبوبیەتیان لە مەقبولیەتیان لە خۆشەویستیان و لەو ئاعتبارە ئیجتماعیەیە کە ئەلبەتە بەداخەوە بە خوێن بەدەستاتوە بەڵام بە خۆڕاگری خۆشیان بەدەستاتوە خۆشیان خۆڕاگرن وەختێ لە ساڵ ڕۆژی جگەرگۆشەکانیانە پەیام دەدەن وەختێ داوا لە خەڵک دەکەن کە حەقی خۆمانە بچینە سەر گۆڕی ڕۆڵەکەمان و یادی لێ بکەینەوە و دەستەگوڵی لێدا بنین ئەوە پەیامێکی بە یەک معنە پەیامی یەکگرتوویە پەیامی درێژەی ڕێگای ڕۆڵەکانیان وێ جمهوری ئیسلامی لەوانە دەترسێەوە ئەو ئاوا پەلەقاژێ دەکاوە وتم تەئسیری حرەکەتەکەی ئەمڕۆمان دەبێت لە ڕەفتارەکانی دوژمنەکەمانەوە ببینینەوە کە ئەوەی چێ لە نمونونەکانیەتی. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن پەیامتان ڕوو بە خەڵکی کوردستان کە جارێکی تر جواوی ئەرێنیان بەم بانگەوازەدا چییە؟ پەیامی من پەیامی کۆمەڵەیە کمیتەی ناوەندی کۆمەڵە هەر ئەم ئێوارەیە ڕاگەیاندنێکی داوە لەو ڕاگەیاندنەیە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان کردووە قەدرشناسی لە هەمووی ئەو کەسانە کردووە کە بە هەر نەوعێک توانیویانە بە سەرنجام گەیاندنی ئەو مانگرتنە ڕێخستنی ئەو مانگرتنە ماندووبوون بۆ ئەو مانگرتنە و هەروەها بەشداریکردن لەو مانگرتنە بەشداریان کردووە قەدردانیمان لێ کردوون سپاسگوزاریان نین و زیندووبوونی شۆڕش لەواقعدا زیندووبوونی و حرەکەتەی ئەوانە لە پەیامەکەدا هاتووە ئەم حرەکەتە حرەکەتێکی سیاسیە حرەکەتێکی یەکگرتوانەی سیاسی و ئیجتماعی و مبارزاتیە وەستایشی ئەو کەسانە کراوە کە لە مانگرتنەکەیە بەشدار بوون و لە عینی حاڵیشە باسی بەشێک لە دەستکەوتەکانیشی کراوە کە بەشێکی لە قسە و باسەکانی پێشوودا من عەرزم کرد و نامەوێت سەری بینەرانی بەوە پێوە بێشێنم جارێکی دیکە بۆیە باس کراوە کە ئەمە وەکو لاپەڕەیەکی زێڕین لە مێژووی خەباتی خەڵکی کوردستانە دەمێنێتەوە دەچێتەوە دەچێت چوە ناو تاریخ ئەوە ئەمە تەوازنی هێز کە زۆر زۆر گرینگە لە هەر خەبات و مبارزەیەکە لە بینی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لەگەڵ جمهوری ئیسلامی تەرازووی هێز بەلایەنی خەڵک و قورستر دەکات و بەلایەنی جمهوری ئیسلامیدا سوکتری دەکات جمهوری ئیسلامی دەبێت بیر لە ڕێکارهای دیکە بکاتەوە و دەزانێت کە شۆڕشی کوردستان تەسلیم نابێت سەرکوت و خەفەقان و دیکتاتۆری و زیندان و کوشتنی ئەویش ڕێگاچارە نییە خەڵکی کوردستان کۆماری ئیسلامی بێگانە دەزانن لە خۆیان هەم لە بواری چەوسانەوەی نەتەوایەتی هەم لە بواری چەوسانەوەی چینایەتی هەم لە بواری تەنانەت هەڵاوەردنی ئاینی ئەو خەڵکە جمهوری ئیسلامی لە خۆی نازانێت کۆمەڵێکی زۆر کەمی لێ دەرکەی کە نانیان لە سفرەی جمهوری ئیسلامیدایە و لە ناو خەڵکا بێز لێکراون خەڵک بە چاوی سووک چاویان لێکە وەک خۆفرۆش چاویان لێکە باقی ئەو خەڵکەی دیکە لەواقعدا خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژی ئازادی بۆ ڕۆژی سەربەستی بۆیە ئەم حرەکەتەیش لەلایەن کۆمەڵەوە قەدردانی لێکراوە و پەیامی ئێمە ئەوەیە بازەمی شەر و ڕاگەیاندنە داهاتووە بە یەکگرتوویی خەڵکی کوردستان بمێنێتەوە و ئەو یەکگرتوویە بە تەئکید دەستەبەری سەرکەوتن و دواڕۆژێکی ڕۆشن دەکات و هەروەها وتراوەکە شۆڕشی ژینا درێژەی هەیە لە ئاستی جۆراوجۆریدا لە شوێنی جۆراوجۆردا لە مەکان و جێگای جۆراوجۆردا لە ڕۆژهای دیکەدا ئەم شۆڕشە دەبێت بە هەر شکڵێکی ممکن کە بۆمان هەیە ئیدامەی بدەین و لە عینی حاڵیشدا جارێکی دیکە بە جمهوری ئیسلامی نیشاندرا کە حیزبی سیاسی پەلوپۆ نییە حیزبی سیاسی ڕیشەیە ڕەگ و ڕیشەی ئێمە لە ناو دڵی ئەو خەڵکەدا و لە ناو خاکی کوردستاندایە ئێمە حیزبی بێگانە لە دەروەی مەرزەکان نین ئێمە حیزبی هەڵقوڵاوی ئەو شۆڕشەین کە ساڵهای ساڵیشە زەحمەت دەکێشین بۆ ئەو شۆڕشە لە بەرەو پێشهێنانیدا لە فیداکاریدا لەو هەموو گیانبازیە و لە 3-4 هزار گیان مەخت کردو کە کۆمەڵە بە تەنیا داوێتی بۆ بە سەرنجام گەیاندنی ئەو شۆڕشە و من دڵنیام کە شۆڕشی ژینا سەر دەکەوێت دڵنیام کە جمهوری ئیسلامی نامێنێ ئەگەر قەرار بایە دیکتاتۆرەکان بمایەتن سەدام حوسێن دەما شا ڕژیمی پێشووی شا دەما دیکتاتۆرەکانی تری منتەقە لە قەزافی و لە عەلی عەبدوڵڵا ساڵح و لە حوسنی مبارەک و لە هەمووی ئەو جینایەتکارانەی تر دەمان بۆیە کانێت ئەوە حەقیقەتی مێژووە
کە زوڵم و ستەم مەسەلێکی کوردی هەیە دەڵێ هەموو شتێک لە باریکیە دەبسێ بەڵام ستەم و بێعەداڵەتی لە ئەستوریا دەبسێ. جمهوری ئیسلامی زیادی لە حەد لە تەمەنی خۆشی لە تەمەنی خۆی زۆر زیاتر عمری کردووە تەمەنی کردووەوە بە مانگەکان و ساڵەکانی آخری تەمەنی گەیشتووە. ئەوە هەموو حقیقەتەکانی تا ئێستا ئەو بحرانانەی کە تێدایەتی ئەو پەلەخاژەیانەی کە دەیکا ئەو بەدبەختی و هەژاریە کە بەسەر خەڵکی هێناوە بە حکمی هەمووی ئەوانەوە بە حکمی حقیقەتی شۆڕشی ژینە جمهوری ئیسلامی دەبێ بڕوە و ئەو ڕۆکە جارێکی دیکە کوردستان بە تێکرا بە یەک دەنگ هاواری کرد جمهوری ئیسلامیمان ناوێ و کۆمەڵە ستایشی ئەو دەنگە هاوبەش و خۆراگرەی کردووە. بەڵێ کاک حەسەن زۆر سپاس کە جارێکی تر لەم بەرنامەیە بەشدار بووی. سپاس بۆ ئێوە و سڵاوی دووبارە بۆ بینەران و هەروەها سەرخۆشی لە بنەماڵەی بەڕێزی ئەمینی لە شاری سەقز و هەموو گیان بەختکردوانی دیکەی شۆڕشی ژینا دەکەم و بە ئومێدی ئەوەی کە سەرکەوێ ئەو خەباتەمان و من دڵنیام لەوەی کە سەریش دەکەوێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن بۆ بەشداری جارێکی تر لە بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بینەرانی عەزیز بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە